مەسرور بارزانی ڕۆڵی حکوومەت و ڕاوێژکارانی سەربازی بەریتانیا لە ڕاهێنان و مەشقکردن و ڕێکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بەرز دەنرخێنێت. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانی کۆبوونەوەی لەگەڵ ژەنەرال سێر جۆن لۆریمێر گەورە ڕاوێژکاری وەزارەتی بەرگری بەریتانیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شاندی یاوەری ڕۆڵی حکوومەت و ڕاوێژکارانی سەربازی بەریتانیای لە ڕاهێنان و مەشقکردن و ڕێکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بەرز نرخاند و کارکردنی جدی بۆ چارەسەرکردنی هۆکارەکانی سەرهەڵدانی تیرۆر و تند و تیژی لە ناوچەکە بە پێویست زانی. لەبارەی پەرەسەندەکانی ڕەوشی سووریاش مەسرور بارزانی جەختی لە دیالۆگ و چارەسەری سیاسیانی ڕەوشەکە و گەرانتی ماف و ئاسایشی گشت پێکاتەکانی سووریا بە تایبەتی پێکاتەی گەلی کوردە وڵاتەدا کردەوە. لە بەرامبەردا گەورە ڕاوێژکاری وەزارەتی بەرگری بەریتانیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دووپاتی لەوە کردەوە کە وڵاتەکەی لە چوارچێوەی هاوپەیمانی جیهانی لە هاوکاری و مەشق و پاڵپشتیکردنی هێزەکانی پێشمەرگە و عێراق بەردەوام دەبێت تا سەرکەوتنی کۆتایی بەسەر تیرۆریستانەوە. هەروەها ئاماژەی بە بایەخی هەماهەنگی نێوان هێزەکانی پێشمەرگە و عێراق لەو ناوچانە کرد کە جموجۆڵەکانی داعش لە پەرەسەندندان.